تکێشە لەگەڵ چیایە؟ دەرزیەکەی سەیری مەکە کاک دیلان. ئەشە دەستێ سووکە ئینشاءڵڵا. ئێوە چاوەڕێی جەنابتم من. وی لێ بێ سڵاو لە تۆ کاک دیلانگیان. چی هەکەن ئەمڕۆ لێرە؟ بەڵام ئەمڕۆ فەحسی عامی خوێنمان هەیە لەگەڵ چەوریەکانە لیپید پرۆفایل بە ئینگلیزی بەڵام تر لەناو خۆمانە چەوریەکانی پێوترێ لەگەڵ کریاتینینە. مەتا چەندێک گرنگە هاوڵاتیانە پشتینیانە بکەن ئەگەر کێشەی تەندروستیشیان نەبێ. وەڵی وەکو عامەتەن ئەبێ 6 مانگ جارێک ئەم فەحسانە بکرێت چونکە هەر بۆ دڵنیایی خەڵک هەم بۆ دڵنیایی هەموو شتێک یانێ. من ساڵیشە بێنەوە کرد. ئەی دەوەرە با فەسێکەوە کاک دیلانگیان. من لە دەرزیەکەی ترسم. نا سەیری مەگە. سەیری مەگە. هێشت شوێنەکەی. نا سەیری مەگە تاوا کاک دیلانگیان. فەرموو. فەرموو. چاکەتەکەش دانێم؟ چاکەتەکەش لابێت و پۆلیسەکەشمان بۆ هەڵکی تاو کوێرە. کام لا؟ بەدڵی خۆ چەڵ ڕاست. وڵی مایکەکە زۆرینی کات بەدەستی ڕاست دەگرن بە چەپ بێ. باش بەدڵی خۆت چۆن پێ باشە ئەوە. سیاسیەکە بۆ گەین ئامێکی خوێن بۆی بزانین چیتە و چیت نییە. باشە؟ یعنی مەم شتە دەرەخە؟ تا ڕادێ لەبەرەوەی ئامی خوێنەی تر هەر شتێک هەبێ دەرەکەوێت. باشە؟ لێوە تزان چی بێ. وڵی فەحسی خوێن کێشەم بەس لەگەڵ دەرزیەکەیە هەیە. دەسەڕێکەرەوە ئاهای لێ بکە دایخەتەوە. تکێشە لەگەڵ چیایە؟ دەرزیەکەی سەیری مەکە کاک دیلان. ئەشە دەستێ سووکە ئینشاءڵڵا. ئێوە چاوەڕێی جەنابتم من. وی تۆ کاک دیلان. بەلای شوێن دەکردمەوە. سەرچینە فەحسی ئامی خوێنە بۆەکەی هەر خۆشمەشم بۆ دەکەم و یەکسەریش بۆ تێن. چەندی تر تەواو بێ. هەر ئەو پەڕی دەدەم.